بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان ئەزیزان و خۆشەویستان پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان لێ دەکەین هیوامان وایە هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێ. خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی جەژنانە لە شاری هەولێر هاتینەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. هەولێری ئیسلام دۆست، هەولێری پڕ لە موسڵمانی تەقوا و دیندار، سوپاس بۆخوا ڕەمەزانێکی پڕ بە بەرەکەتی بەڕێکرد. ئەمڕۆ لەگەڵ دوو کەسایەتی دیاری شاری هەولێر دەبم. کەسایەتێکی دیاری کۆمیدی و هاوکات دۆبلێر و بەرهەمێکی یەکجار زۆری بۆ بابەتی منداڵان و گەوران هەبووە. کەسێک کە لەوانەیە خەندەی خستبێتە سەر نیوەی هەموو شاری هەولێر و نیوەی کوردستان بەگشتی بە بابەتە کۆمیدیەکان و پڕپەندەکانی. بۆ ئەمڕۆ سەرەتا میوانەکەمتان پێ دەناسێنم، دواتر میوانی دووەمیشمان لەگەڵ دەبێ لە بەرنامەی جەژنانە. میوانی یەکەمم کاک شعبانە. کاک شعبان بەخێر بێ و زۆر زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی. زۆر سپاستان دەکەم. جەژنیشتان پیرۆزبی، جەژنی بینەرانی ئازیز و خۆشەویستیش پیرۆزبی. تقبل الله منا ومنكم صالح الأعمال. تقبل الله لە ئێوە و لە هەموو لایەکی ئینشاءالله قبول بێ و عیبادەتانی مانگی ڕەمەزانمان. ماوەیەکەونی بەڵام ئێستاش خەڵک کە دەتبینی ڕاستەخۆ خەندەی دێتە سەر لێوی ئەوەندە شتی خۆشت پێشکەشکردن. لەگەڵم نێوان تۆ و ڕەمەزان چۆن بوو، ینی چۆنت بەڕێک؟ الحەمدولله بە فەزڵی خوای گەورە نەهەستم بە تێنوێتی کردیە، نەهەستیشم بە برسێتی کردووە، بەڵام الحەمدولله تاکو ئێستا ڕام کێشا و برێن الحەمدولله لە ساغم و تەندروست باشم و فەحس و فەحوساتیشم کردیە، گوتیان کاکاوە چێوە لە گەنجێکی باشترێت یاخوا تەندروست باشە ئینشاڵڵا. نێوانت ئێستا لەگەڵ خەڵک چۆنە؟ خەڵک کە دەتبینی ینی کەس نییە جەنابتی بەرهەمی جەنابتی نەبینی بێ لەناو بازار لە جەژنان بە تایبەت؟ بەخوای الحەمدولله زۆر باشە، هەرچەندە من زۆر کەم لە کەناڵەکان دەردەکەوم، چکە هەموو بەرهەمێک لەگەر کەسایەتی من ناگونجێ، بەشداریکردنم لە هەموو بەرهەمێک گونجاو نیە لە بۆ کەسایەتی من. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە بە شاهێدی خەڵک لە لووتکەمە الحەمدولله. ماوەیەک لە خۆش جێم لێ بگوتی یەکەمی کۆمیدیا، ئێستاش پێت وایە ئەگەر دەست بەکار بکەیتەوە دەبیتە یەکەمی کۆمیدیا؟ پێش هەموو شتێک یەکەمی کۆمیدیا ئەمن نابی بڕیاری لەسەر بدەم، دەبی خەڵک بڕیاری لەسەر بدە. خەڵک لە بەرچ دەرە شعبان مەسەڵەن یەکەمی کۆمیدیا یان خەڵک بە من دەرە ئیمپراتۆر، پێشم لە ڕووی شەرع ئەوەش پێم جایز نییە هەر بەخۆم، بەڵام یعنی کە خەڵک گوتی تۆ هونەرمەندی و تۆ ئیمپراتۆری کۆمیدیا ئەو شتەی ئەوە دیارە نیشانەی ئەوەیە کە الحەمدولله دوای شتێکی تریشەیە ئەمن هونەرمەردم. هونەرمەرد ئەم وتەیەم دوایی بۆ شیکەوە پێم بڵێ ئێستا بینەرانمان هەیە هەمووی لە جەژن و خۆشی بوونە، دڵی بینەرانمان ڕۆ بۆ خۆش دەکەی یان نا؟ ئینشاءڵڵا بە حەول و قووەتی خوای گەورە ئینشاءڵڵا. ئەزیزان و خۆشەویستان بەرنامەیەکی تایبەتە، بینەرمان بن بە یەکەوە دەچینە لای هاوڕێیەکی کاک شعبان و هاوکات کەسێکی تری شاری هەولێر کە ئەویش ڕۆڵێکی گەورەی هەبووە هەم لە بواری هونەردا هەم لە بواری کاری دۆبلێری و ماوەیەکی زۆرە لە میدیای ئیسلامیەکان کار دەکا. ئێمە لەوێ قسەکانمان بەردەوامی پێدەن بە یەکەوە دەچینە ماڵیە و هەموو جارێ ئێمە دەڵێین جەژنانە ینی بەسەرکردنەوەی خزم و کەسەکان و ئەو کەسانەی کە بەڕاستی لێ چەند دەبێ ئەو میوانەی ئێستا دەچینە لای کە دەبێتە میوانی ئێمە چەند دەبێ نەتبینیەوە؟ واللهی دیتیتم چەند ڕۆژێک پێش ئێستا داوەت بووین بێکەوە. داوەت بوونە؟ بەڵێ. زۆر باشە. بەرهەمتان هەبووە پێکەوە؟ لە پێشتر 20 ساڵ بەر لە ئێستا بێکەوە پێکەوە دۆبلێر بووینە، ینی کارمان کردووە وەکو کارکردن لە بواری ڕاگەاندن. زۆر باشە. ئەمە زیاتر ناڵێن چکە پێم وایە میوانەکەمان ئاشکرا دەبێ بێکەوە دەچینە لای میوانی دووەمی بەرنامەکەمان و لەوێ گفتوگۆ خۆشەکانمان دەست پێ دەکا. با بڕۆین کاک شعبان فەرموو. بەڵێ زان ئێستا ڕۆکو باسمان کرد بەڕێوەی بۆ ماڵیە و میوانەی دووەممان کە بەشێکی بەرنامەکەمان دەبێت. کاک شعبان لە نێو مناقەشەکەمان لەوێ باسیوت کرد من هونەرمەند نیم بەڵکو هونەرمەردم. هونەرمەرد و هونەرمەند جیاوازیان چیە لە کاتێکا لە تەلەفوزدا زۆر لێک نزیکن؟ ئەو بەنوو ناویدی بەمیمە عەفەن بەڕا ئەوی خۆی هونەرمەند هەموو خەڵکەی تێکەڵە سەیری دەکا هەموو مستەوایەک و بێ عنی بێ ئەوانەی کە لە لی تێناگەن هەر متابعەی دەکەن شتی لێ فێر نابن هەر جێ نادەنێ
ئەنی کاتی لە دیار بەسەر دەبێت کاتی لە دیار بەسەر دەبا هونەرمەرد کەسانی خاوەن شەخسەتی بەرز کەسانی تێگەیشت و لەوانەیە تا ڕادەیەک خەڵکانێکی دیندار و خواناسیش بینەری بن و متابعەی شتەکانی بکەن من وەکو خۆم بە فەزلی خوای گەورە ئەوانەی کە متابعەم دەکەن هەم خەڵکی عەوامن هەمیش مامۆستایانی ئاینی خەڵکانی دیندار خەڵکانی بەڕێز خەڵکانی پسپۆر دکتۆر مهندس ئەندازیار کەسانی مسەقف بەڵێ زان و خۆشەویستان هەروەکو باسمان کرد ئێستا لە ماڵی هونەرمەندێک هاوکات دووبلێرێکی دیاری نێو سەحوەی ئیسلامین مامۆستا عیماد لەگەڵ کاک شعبان هاتووین جێژنانەی لێ بکەین و کۆمەڵێک بەسەرهاتی کۆن و قەدیم کۆمەڵێک بەسەرهاتی خەندامێز و هاوکات کۆمەڵێک سرودی ئاینیش لەگەڵ ئەوان بە یەکەوە پێشکەشتان بکەین کاک عیماد خۆشحاڵ بین کە لە ماڵیەوەین. سپاس دەکەین کاک عیمران یەخۆ بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ لە کاک شعبانی بەڕێزیش بەخێر ساوەکەم ماڵەکەتان ئاوادان کردەوە یەخۆ بەخێر حەزەکەی چۆن پەیامی جەژنانی خۆت بگەیەنی کاک عیماد؟ بەڵێ بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان درود و سەڵات و ڕەحمەت بڕژێ بەسەر گیانی خۆشەویستمان نوری چاومان محەممەد صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار دەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو مسلمانانی دنیا دەکەم بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆز بە هیوای ئەوم کە چۆن ئێمە مانجێک بە ڕۆژی و بووین و پاشان جەژن دەکەین بە مناسبەی ئەوەی کە سەرکەوتنمان بەدەست هێنا لەو مانگەدا بەسەر شەیاطین و نەفس و ئارەزوو ئاواش مسلمانانی هەموو دنیا سەرکەوتوو بن بەسەر زوڵم و ستەم و زۆرداریدا و ئەو جەژنە ببێتە مای ئەوەی کە هەموو مسلمانان لە هەموو دنیادا کۆت و زنجیر لە دەستیان ببێتەوە و خوای پەروەردگار سەریان بخە بەسەر دژمنەکانیاندا ئینشاءڵڵا. ئامین ئەجمعین. کاک شعبان براهاتینە لای برادێکی کۆنت هەر یەکترتان بینی نازانم یەکسەر هەردووکتان پێکەنی وە بزانم کۆمەڵێک یادگاری خۆشتان بێت. یادگاریمان زۆرە لەبەر ئەوەی ئەمە کاتی خۆی 22 ساڵ پێش ئێستا کە بێکەوە کارمان دەکرد لێک دەستگای ڕاگەاندن ئیتر ئەوەندەی لەگەڵ یەکتر بووین و لەگەڵ یەک نانمان دەخوارد لەوانەیە ئەوەندە لەگەر کەسوکاری خۆمان نەدەبووین ئەوەندەی لەگەڵ یەکتر سوحبەتمان دەکردوە تا دەژنووسین نیوەڕانان پێکەوە هەرێکە و لاقی لێ ڕادەکێشتا لە پاش نانی بخۆ ئەو برنجی سۆر برنجە سۆرە و وەڵحاصڵ یعنی عائیلەک بووین عائیلێکی پڕ لە ئیمان و پڕ لە خۆشەویستی و پڕ لە دڵسۆزی و وەفاداری جا لەگەر ئەوەشدا یعنی ئەمە دەزانی کۆ بووین برا لەگەر یەکتری کۆ لە مارێ هەموو شتەکی یعنی دەرێم ویان بەبینیوە ناچی ئەوها بووین زۆر شتمان دەکرد مەسەلەن ئەو ئیشەی ئیمەش نەبوو دەمان کرد سەرەتا کاک عیماد خۆ سرود بێژ نەبوو بەڵام لە خۆشەویستی و لە دڵسۆزی وەفاداری لە بۆ ئیشەکەی و لە بۆ دینەکەی یعنی ئیمانەکەی هانیدا کە سرود ببتە سرود بێژ. ڕاست کاک عیماد ئەو خێزانەی کە کاک شعبان باز دەکە کە هەتان بوو توانیتان بەرهەمێکی زۆر دروست بکەن و بەرهەمێکی زۆر دۆبلاژ بکەن و جەنابیشت ئەو سرود بێژە دەرچووکە لەو خێزانەیە ئێوە زیاتر لەم خێزانە خەریکی چی بوون کە لە چوارچێوی کەناڵێکی ڕاگەاندن کارتان دەکرد؟ بەخۆی بە حکمیەوەی ئەو کاتی سەحوەیەکی زۆر گەرم لە ئارادا بوو گەنجی خوێنگەرم هاتبوو مەیدانەکەی بۆ ئەوەی پەیامی ئیسلامەتی بگەێنێ وە شتێکی سەرەتایی و بیداییش بوو لە کوردستان دەتوان بڵێم یعنی ئێمە گرنگیمان بەوە نەدەدا چ کاتمان لێ دەڕوا یان مەسەلەی مادیات لە خەیاڵدا بگن هەموو غەم و مەبەستی ئێمە زۆرترین کاری ئیسلامی بوو
طموحمان بۆ قیامەت زیاتر بوو ئینشاءالله ئەو طموحانەمان هەر لە دڵ و دەروونمان ماوە ئەوە خۆی پەروەردگار چەسپاییمان پێ بەخشێ لەسەرەوەیشە. کارەکەشمان بریتی بوو لە ڕاگەیاندن. ئێمە بیرمان دەکردەوە چ شتێک جەماوەر حەزی لێ دەکات دەبێتە بەدیل بۆ شتە خراپەکان پێشکەشی بکەین. گرنگیمان بۆ نەتدا بڕوا بکە بەر لە یعنی تەسویرەکەش ئێمە باسی ئەومان کرد یەک ئەڵلقەی ئەفلام کارتۆن ئامادە بووین 12 سعاتی ڕێک لە ستۆدیۆەکە نینە دەرەوە یعنی لە بەیانی تاکو ئێوارە بەس بۆ نوێژ و نانخواردنەکان داهاتینە دەری بە یەک ئەڵلقەی وەدەبوو بەس لیفکەمان لەکرد نەبوو لەگە سابوونی بەبلاوارە قەش دەکەێت. باشە کاک شعبان تەمەەن عادەتی دوبلاشکردن وایە ینی بزەبت قەدیمیش کە باسمان کرد ینی دەبواە ڕۆژێک بۆ ئەڵلقەیەکدان شعبان لەوێ ینی زۆر کۆمیدی تێکەڵی زۆرێکی شتەکان دەکرد لەوێ شەر بەو شێوازە بوو لە کاتی یەک لە شتەکانی کاک شعبانی ئەوە بوو لەبەرەوەی ئەو لە بەشی نواندن دەوری باڵای هەبوو حەزی لە دەق و نووسین و ئەو شتانە نەبوو یان کە دەقێکە لە پێشدادەنا چاوێک پێدا دەخشاند و دوایشتی بۆ زیاد دەکرد. زۆر زارۆ بوو لە نەسەکان زۆر تێدەپەڕی دەمام کاکە بابی گەڕێنەوە لەبەرەوەی بەڵام خۆشیشی دەگرا یەک دووشتی زۆر خۆشە بوو لەوانە ئەم لە مقابلای دیکەشدا باسم کردی مەسەلەن کاتێک لە ئەفلام کارتۆنی ماوکلی دەکەوێتە دەست سەگە چیویەکان و دوای گورگەکان دەسەن ڕزگاری دەکەن لەوێ دەوری ئاکرۆی هەبوو کاک شعبان کە ئاکرۆ چیە بوو گورجێک بوو برای شیری ماوکلی بوو ئەوجا هەر ئەوە تەماشای ماوکلی دەکرد لە ئەڵقەی بخۆی لەو نەسەی تێدا نەبوو ماوکلی غەریبیمان دەکردی ئەوشتێکی زۆر خۆش بەس حەزم لێ بەدەنجی خۆی ژێم لێ ئەوزە چشمان دەکرد لەبەرەوەی نییە چوبینە ناو عمق و ناخی ئەفلام کارتۆنەوەمان دەزانی بە خۆمان شەخصەکەینە کارکتەرەکەینە تەمەشاکای عیمادم دەکرد و لێ تەمەشاویشم دەکرد و لێ ئەومە لە بەرامبەر بوو ماوکلی غەریبیمان دەکردی. کاگیمات ئێوە لە وەکو خۆتان چەند دەورێکتان وەردەگرت لە کاری دۆبلاژەوە تا هەر کەسێک دەهات چەند دەنگێکی دەکرد یان هەمووتان بێک تۆن و بێک ئەوە بەشداریتان بخۆی لە ئەفلام کارتۆنە کورتە ئەفلام کارتۆنەکان تقریبان گرفتی تێدانە بەس ئەفلام کارتۆنی سیلسیلەی مەسەن زۆر 50 ئەڵقە و 6 ئەڵقە ئەدواری زۆری تێدایە بەڵام دۆبلێر زۆر کەم بۆ ئەو کاتی بە ناچاری ئێمە هەرەکەی چەند دەنجێکمان بینیوە یعنی یەک لەوانە من لە دەنگە ڕئیسیەکان ماوکلی دەنجیم بوو باگێرا دەنجی من بوو بالۆ دەنجیم بوو لالە دەنجیم بوو کە ئەوانە بە بەردەوام کاک شعبان بە هەمان شێوە مەسەلەن مارەکە یاکە مامبوژی بوو دەنجی فیلەکەی کۆمەڵێک دەنجی دەبوایە ئەوها بکەین ئەگەرنا باشە یەک نەسی ماکولی کە بەبیرت بێ و لات خۆش بێ پێمان بڵێ ئێستاکە تەمان حیوارێک ماوکلی و باگێرا و بالۆ هەرسێک پێکەوە دەبای لێ کاتیشدا دەنگکەی بگۆڕم وەچی ئێستا نەبوو دۆبلاج ئێستا چۆنە هەمووی شێوازەکەی کۆمپیوتەریە تو دەچی دەورەکەی خۆت هەموو دەخینیەوە دوای دێ دۆبلێرش دیکە دێ هەم دەورەکە ئەوان نەبوو ئیمە دەبواە دابنیشین ئەڵلقەکە بەرامبەرمان بێ لێ بدرێ لە سەرتا تا کۆتا ئێمەش ستافەکە دەبواە لێوێ بین و ئەوانێک کە دەنجی خۆشمان دەگۆڕێت دەبواە لە ناو ئەڵلقەکەی دەنجی خۆمان بگۆڕێ ئەوە حیوارێک بوو هەرسێک پێکەوە بوون یا کاش تێدا ئێستا قسەکەی دەدەمەوەویش دەبی کاک شعبان بۆ خۆی قسەی شێڕێک بێخی تەمانەوە نەسی ئەفلام کارتۆنەکە نیە بەس شێوازەکەی ئەوها بەڕاستی زۆر خۆش بوو بالۆ ئەو ڕۆژە لەگەڵ باگێرا بەیەکەوە چوین بۆ گەشتی ڕاوکردن لەوێ بیرم کەوتەوە گوتم خۆزگە باوکیشم لێرە با ئەلیکسەندەری باوکم بۆ ئەوەی بەیەکەوە ڕاومام کرد باە بالۆ چ بێ باش ئەو پیرە پڵنگە شێت و شوورە من پێم گوت ئەم شتانە بە ماوکلی ڕانەگەیەنێ ئەوە دەنگکەوە ئەجە باگەرە جوابیت داوە ماوکلی بۆیە وا نەزان و نەفامە لەبەرەوەی پیرە گورجێکی پیرە ورچێکی شێت و شوور و زەبەلاع مامۆستایەتی ئەوە لالەش لەو لای جوابدات ماوکلی لە منداڵێکی بچووک زیاتر هیچی تر نییە ماشاءڵڵا تۆچی دەرەیاکە ڕاست دەکەی ئەم ماوکلی زۆر بێحارە کاک شعبان لەگەڵەوەی ئێوە بەردەوام کاری دۆبلاشتان دەکرد لەوێوە پێم وا بێ جەنابەت لە نێو کاری سیناریۆ و بەرهەمهێنانی فیلمیش بووی ئەو کات گروپەکەتان چۆن بوو ئامانستان چ بوو لەو فیلمانەی کە دروستان دەکرد کورتە فیلم بێ یان زنجیرە بێ ئێمە مسانە
یەک لە گرنگی ئیشەکانی ما لە دڵسۆزی وەفاداری ئیشەکەی ما هەموو خەممان کاغیمات گوتنی سەرخستنی ئیسلام بوو. کەسمان پابەت نەبووین بەوەی برێ وەڵای سوێنێ دەبی سعات هەشتا کە تو لە تەلەڤیزیۆنی حاضر بەوە نییە کابرا سعات 6 داات نەکەشت بەبێەوەی کەس پێی برێ ئێوارێ سعات سار مەسەلەن دەوام نەدەما ئەوە نییە برێ کابرا لە خۆی بستەوە نا دێگۆ کاکە من دەمینێمەوە گەیجا لە خۆم ئیشیدی دەکەم یعنی ئەوها بەدڵسۆزی لانی مادیشیش دەگۆڕێ نەبوو ئەوە نەبوو برێ وەڵی ئەو معاشەکی سابت ئیلا ئەوەندە زیاتر نییە ئەوەندە کەمتر شتیوەها نەبوو یعنی فکرمان لە پارەی نەدەکردەوە بۆندەی ئیش دەکەم بۆ دەی ئەو شتیوەها نەبوو جگە لەوەش ئەو پارەی کە کەناڵەکان ئەو کاتی بەس بە کلینکسیان دەدا بەس پارەی کلینکسی کەناڵەکان کەناڵ هەبوو بەس ئەمە بە پارەی ئەو مەبلەغەی ئەکەوان لۆ کلینکسی سەرفیان دەکرد ئەمە بەم مەبلەغەی کە ئەو کەناڵەمان بەڕێوە دەبرد باشە ئەوزە پرسیارەکەت ببوورە پرسیارەکەت سەبارەت بە بەرهەمێنان و فیلم و فیلم ئێوە گروپەکەتان چۆن بووە مانستان چی بوو بەڵێ بزانە لە پیرەی وابزانام کاغیماتیشمان لەگەر بوو پیرە دەتوانم برێم لەسەر ئاستی کوردستان و عێراقیش باسێکمان بۆ کرد ئەوە دومیەکان بوونەوەی بەدەستی بوون بەدەستی کوڕە خەدەر وەرە بەردەمی منداڵانە ئەوها دەنجی وا بوو کاغیماتیش دەوری ئەوەی مام زۆرا بوو جا دەتوانم برێم لەسەر ئاستی عێراق و کوردستانیش تاکە بەرنامەی منداڵان بوو دومیەکان کە بەڕاستە و خۆش پێشکەش بکرێت کەسی دەوێت کەسی بەتوانای دەوێت یعنی دەنگە بەردەوام دەبوو چل دقه بۆ شێوازە قسە دەکرد ئەوزە لە بن مێزی شەمەوە دەستمارەوە دەنووسین دەستوان هەرگەمەی دەکرد یعنی لەبەرەوەی ئەمە دەبایەت چەند دقه بوو يعني دابا هر او قال بناو ميزي وجا انا صد ندم يعني هاوين سلي قرما ام لبير ما لبن ميزكي وزكاك شعبان كراح سوسينا من بفايني على دم بزدا كاميرا جون انا بخبر غير رشوشين بهم لا شي هذا اخواني انا بخواي كره يعني او زبزانه لبرد الصوزي وخوشويستي شا كمان او زپەیوەندی شەبوو بەرنامەی منداڵام و دنیاکان و پەیوەندی شەبوو زەلام پەیوەندی دەکرد واللهی لە ساڵی 2001 و ئەوانە کە بە کۆڵاناندا دەڕۆیشتی بە کۆڵاناندا دەڕۆیشتی لە کاتی بەرنامەی منداڵان و کاتی بەرنامەی چاوی کامیرە یعنی لەو سەری کاتی ئەوەی ماوکلی لەو سەری هەتا ئەو سەری ئەوە نییە بەس دەنجی تەلەڤیزیۆنی بزوتنەوەی دەهات هەمووی ئەوە بوو هەتا گۆرانیەکەی تایتلی ئەوەی ماوکلی خەڵک دەچوو لە بازاری تەزیلی دەکرد دەچوونە بازاری یعنی شتیوان نەبووە من باب بەڕەحمەت بیجێما وەختی بانجی مەغریب و ئەوانە بوو گوتی ئەمە دەچین لە بۆ نوێژێت چەند ئەختیارەکیش دامیان دەکرد ئەوهای کرد تەماشای ساعتێک ماوکلیان دامیان تێکدا باشە کاک شعبان بەڕای جەنابێت چی وای کردیە ئەو بەرهەمانەی ئەو کاتەیە هەنی باسی 15 ساڵ 20 ساڵ بەر لە ئێستا کە لە ڕووی کوالێتەوە نەزەم بە کەرستەی زۆر سادە تۆمار دەکرا بەڵام کاریگەریان بوو شێوازە بوو کە پیرەمێردێک کە خۆشەویستترین شت لەکنی دامەیە بەجێ بێڵێ وە کاریگەریشی هەبوو چ شتێک وای کرد ئەو کاریگەری هەبێ ئەوەی ئێستا کە کوالێتێکی بەرزپارەیەکی باشی لەسەر دەکرێت و ئەو کاریگەریە نییە دڵسۆزی و وەفاداری کەسەکە لە بۆ ئیشەکەی خۆی ئینسان ئەگەر بە دڵسۆزی و بە وەفاداری و بە شەوق و زەوقەوە یعنی هەموو قووەتی خۆی یەکلا کردەوە لە بۆ سەرخستنی ئیشەکەی جوان دەبی حتمان بەڵام ئەگەر هات و فکری وی هەموو لە لای لایەنە مادیەکە و لەلایەن پشت بەستن بە خەڵکانی تر بۆ سەرخستنی خۆی و کارەکەی فەشەل دەینێ ئیلا دەبی بە خۆت یەکەم زار دڵسۆزبی هەوڵ بدەی باشترین کەس باش وەفادارترین کەس دڵسۆزترین کەس لە دەوروبەری خۆت کۆ بکەیەوە ئەو جە دەتوانێت کارێکی سەرکەوتو بەدەست بینی بەڵێ دەست خۆش بێمە بەردەوام دەبین بەڵام دەسمە لای ناوبڕێکی کورت و بەردەوامی بە قسەکانمان دەین و هیچرە و جارە بە سرود و کۆمەڵک بەسەرهاتی خۆش بەردەوامی پێ بدەین ئەزان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕەیەکی کورت و بێوێ عەزیز و خۆش بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتە بێوێ عەزیز و خۆشەویست شاد بوومەوە کاگیمەت بە هەر بە سرودێکەوە دەست پێ بکەین دواتر ئینشاءڵڵا بەردەوامیش بە قسەکانمان دەدەین سرودێکمان هەیە بۆ
ئەم جژنە پیرۆزەیە. بەڵێ بە حکمیەوەی ئەمن هیچ سرودم نییە لەسەر جەژن سرودەکانی من زیاتر لایانی عاتفی تێدایە ئەجا بۆ مەبەستەش قسەی خۆشتان بۆ بجێڕمەوە کات خۆی برایەک گوتی ئاهەنجی بوو گواستنەوەمان هەیە خۆی پێ دەڵێن وەلیمە بەڵ گوتی مەولودێکمان هەیە حەزم لێ بەشداری بکەی بە سرودێک کوڕ گوتم سرودەکانی من هەمووی ئیتازیە و قەبرانەوە شتان هەیە بوو گواستنەوە شتان نیە گوتی ناوەڵا لە خۆشەویستی دەنجی تو سرودەکان حەزم لێ شتێکمان پێشکەش بکەی نیە بەڵام لازمیشە هەم بە ئینشاڵڵا لە مستەقبەل دەیکەین. سرودێکی با ڕتمی سەریعتان پێشکەش دەکەم لە یەکێک لە بەرهەمەکانی 2010 شارەکەی مامۆستا ئەمینیە لێرەوە ڕێوسڵاو و خۆشەویستیم هەیە بۆی. لێوار لێوار بادەی عاشقم لە دەریای نور منی جۆشان بۆ ناسینت بوومە سامتور لای دەروێشان خۆم دیتەوە شەوی هیزران گوزار کردەی شاری عاشقم هاتووم لا دوور گوزار کردەی شاری عاشقم هاتووم لا دوور کوا مەرهەمی دڵی زارم سەرهەڵگرتووم ئیلاهی دڵ لە عاشقی تۆ دەبێ مەسرور ماشەریژین بە تۆ باندا خالقی من جامی بادەی چەند پێویستە ڕێبواری دوور جامی بادەی چەند پێویستە ڕێبواری دوور لە پاروازە گیانی شیرین لە بۆ بەخشین دەریای تاوان بۆ تۆم هێنا ئەتۆی لێبور گەرێ قبوڵم بە عابدی خۆت لوتف بکەی کەسی بێکەس کەسم نییە هەر تۆی سێبور کەسی بێکەس کەسم نییە هەر تۆی سێبور. بێگومان ئەوەی هەر کەسێک کە تازە بچێتە ناو بەرهەمێک و پیشەیەکی نوێوە ینی بەردەوام زۆر دەیڵێتەوە زۆر دووبارەی دەکردەوە ئاوا سرودی بۆ دەگوتم بەردەوام لە کەناڵ بەخوای لەوانەیە لە خۆماندا دەنیشتین قسەی خۆشمان دەکردوانە بەس نازانم بەبیرم نایە زۆر بەس خەریکی نووسینیش بوو زۆر خەریکی تەرجمە و لە دەرفەتی ئیشەکانماندا مەجال کەم بوو لەگەڵ یەکتری بدوین تەنها لە کاتی دۆبلاژەکان و لە کاتی نان خواردن ئەو سەعاتەی نان خواردنەکەی کە چایمان دەخوارد لەگەڵ یەکتریدا دەنیشتیندا جا هەر شتێکی خۆش بجێڕم ئێستا بەبیر کاک شەعبانی بینمەوە لە بەرامبەر حاجی کەریمی دانیشتم حاجی کەریمی بەش تەمسیل لێرەوە سڵاو و ڕێزمان هەیە لە بۆی کاک شێخ هەبوو بە ڕەحمەت بی نەما کاک شێخ عەبدولستار کە ئەویش بەرپرسێت تیشی هەبوو لێوێندە لە تەلەڤیزیۆنی حەدیسەشی جێڕاوە گوتی کەمە لەسەر نان خواردنی ئەوە دوو بەرامبەر یەکتری دادەنیشتەوە سفرەکە بوو دوو بەرامبەر یەکتری دادەنیشتین شەعبان بەرامبەر حاجی کەریمی بوو وەڵا لەو کاتە کاک شێخ حەدیسەشی ناوگوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بەبیریاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سونەتە یعنی لە پاش نان خواردن دەست و پلی خۆت بلێسیەوە کاک شەعبانی نازانم پرسیارەکەی لە هەدەفەشە بوو گوتی دیێگا دەست و پلی یەکدی بلێسینەوە گوتی ئەویش دەبی گوتی حاجی کەریمی خوا دەستم بلێسە شتێکی زۆر خۆش ئەمە زۆر یعنی بەخێر وەڵی جۆکی زۆر ئیمانی دەزانین کو بوو نا بەخۆی حەدیسەکە دەزانین چۆنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی کە دەفەرمیتن سونەتە ئینسان لە دوای نان خواردن دەستی خۆی پەنجەی خۆی یاخودی خێزانەکەشی خێزانەکەشی کەنان بەیەکەوە دەخۆن
هەم خۆشویستنەکە و هەم محەبەتە باشە حاجکەری من دەبەرچاوی لێ تااقەتی نەبوو بچی دەستی بشوە تااقەتم لێ گوتم یعنی ئێستا من یااتیادی پەنجەی خۆم بدەمە حاجی کەریمی بلێستەوە سوحبەتمان دەکرد بەڕاستی یعنی ناڵێم ئەمە هەمووی وەکو برا بووین یعنی لەوانەیە زۆر شت هەبوو لە نێوان خۆمان و براکانمان نەمان با کە برای شیریمان بوو بەڵام لەوێ لە نێوان یەکتری چ لە ڕووی لێبوردەیی و چ لە ڕووی کارکردن و خزمەتکردن و احترامگرتنی یەکتری زۆر جیاواز بووین. لێرەوە ڕێز سڵامان لە حاجی کەریمێ دڵمانی خۆش کرد دڵی بینەرانیشمانی خۆش کرد بۆم بەسەراتە کاریمە تۆ جگە لە کاری دۆبلێری پێم وا بێ کاری وەرجاوانیشت پرسیارەکەت لەسا ئەوەش بووکە ئەمە سرودم گوتیان تەعاان سرودەکان لە ئەسنای ئەو کاری دۆبلاج ئەو بابەتانە هەندێک سرودی وەگرتە بوو یەک لەوانە سرودەشی شیشانی بوو کاک شعبان چکە لە بەشی ئینساد بوو لە تەلەڤیزیۆنی ئەو سرودە زۆر خۆش بوو کەلیماتەکانم بە زمانی ڕووسی لەبیر نمایە بەز من هەرێکسەر شعرێکم بۆ دانا هەر هەمان ئاواز کردمە و کوردی ئەوە یەکەم سرود بوو یەکەم سرود دەتوانین بڵن کاریگەری کاک شعبانی بووکە بڵێ دوایی تەشجیعیان کردن برانی دیکە کاک علی ڕواندزی و مامۆستا بەڵێن و کاک ئەیوب ئەوانە تەشجیعیان کردم لە کاری سرودی خۆش بوو جا زۆرێک لە سرودەکانی بیدایەتی هەر شعرەکانیش بەخۆم دەمنووسیەوە دوایی الحەمدولillah خوای پەروەردگار وای کرد چەند بەرهەمێک تەزیل بکەین هەرچەندە چەند ساڵێکەوە تقریبان وەستاینا لە بەرهەمەکان ئەسمە سەر هۆکاری وەستانت بەڵام حەز دەکەم هەر لە کاری وەرجێڕان بمێنمەوە تۆ جگە لە کاری دۆبلێری کە چەندین دەورت دەبینی پێم وابێ کاری وەرجێڕانی شت دەکرد ئێوە چۆن بەرهەمێکتان هەڵە بژار بۆی کە بیکەم بە کوردی ئایا چ شتێک لای ئێوە مەرز بوو ئایا ینی چ شتێک وای دەکرد کە ئەم بەرهەمەیە بکەنەوە کوردی هەموو بەرهەمانەی کە بەدەستان دەکرد و کۆی کە ئێستا هەیە دەتان کردەوە کوردی بێەوەی بیر لە کاریگەری و بەرهەمە بکەنەوە بخۆی باشترین کەناڵ بۆ ئەوی بەرهەمی لێ بەدەست بهێنین ئەو کات کەناڵی جەزیرە بوو جەزیرەی عەرەبی بیدایەتی دروست بوونەکەی بوو بابەتی وەثایقی زۆری هەبوو بابەتی مێژووی هەبوو بابەتی تەرفیهی هەبوو هەندێک بابەتی ژیانی ناو دارستانیشیە بۆ حیوانات و ئەو بابەتەمەعین و چ بوو دیکۆمنتاری جا ئەوانە بەشێک هەبوو بەشی سەتەلایتیان پێدەگۆ ئەوانە بەرنامەکانیان وەردەگرت ئەمەش بەشێک هەبوو بەشی دۆبلاج تەرجەمە ئەمن چەند برایەکی دیکە لەوێندەرێ ئیشی تەرجەمەکەمان دەکرد هەر بە خۆشمان دۆبلاجەکەمان دەکەوەی کە ئیمکانێتی خینەوەی هەبوو ئەوەی ئێستا پەخش دەکرێت لە هەرێمی کوردستان کە دەکرێت بڵێن بەداخەوە ئەوە بەڕای جەنابەت وەکۆی کە 22 ساڵە ئەنی بەلایەنی کەم ئەزمونت لە نێو کاری دۆبلاژ و وەرجێڕانیشەیە ئەو ئێستا هەیە چه خزمەتێکەکە زۆربەی زۆری کەناڵەکانی غیری ئیسلامی دەتوان بڵێم خزمەتێکی زۆر بە کوفر و شەپۆڵی فەسادی دەکە خزمەت بەوان دەکە نەک خزمەت بە کاری کۆمەلگای کوردی ناکە بەیزنەوەعاشی لەبەرەوە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی مسلمانە یعنی بە تایبەتی و ئەفلامە دۆبلاس کراوە تورکی و بیانیانە هەر هەمووی دەتوان بڵێم 180 زیاتر خوڕەوشتی ئەو میلەتە لە ڕێگای ئەو فلیما دۆبلاسکراوانە تێکچوو کە ڕەوازێکی زۆریشی پێدەدرێ و خەڵکیێکی زۆری بۆ کۆ دەکەێت و پارەیەکی زۆریشی تێدا سەر دەکەی ئەموش بە بەرنامەیە بەڵام لە مقابلدا دەبێت کەناڵە ئیسلامیەکان و ئەوانەی کە خزمەت بە کۆمەلگای کوردی دەکەن دۆبلازیان هەبێت لەسەر بابەتانە الحەمدولillah کەناڵیش هەیە ئێستا کاغیمە جگە لەوەش یعنی زەربەی زۆر گەورەشیان لە زمانی کوردیدا زمانی کوردی ئێستا زمانی کوردی ینی زۆر شێوێنرا زۆر زمانی کوردی بەڕاستی زۆر شێوێنرا کابرا بە کوردی قسەت لەگە دەکا لی تێناگەی دەیانگو ئێوە من فلیمێکی چۆن دیتیە ئەنگو زمانی عەرەبیشتان دەکردەوە کوردی کاتێک حیوارە عەرەبیە بووە لە جێیەکی پێویستی کرد بە جەنابەت یەک لەوانەوەی بە نیوەی بە کوردی قسەت دەکرد جا دەزانیت ینی مەقسەد لێرە لەسەر مەسەلەی کەناڵەکان هیچ کەناڵێکی علمی نابینم هیچ کەناڵێکی پەروەردەیی نابینم بەداخەوە کاگعیمات بەبیری دێ بەداخەوە جاران کە دوو کەناڵ ویان سێ کەناڵ هەبوو ئی حکوومەتی باسی کەناڵێکی کوردی سەویش سەعاتێک بوو چەند بوو کەرکک کەناڵی عەرەبیشە بوو بەڵام کە بەرنامە دەهات مەسەلەن العلم للجەمیع مۆیەد ئەوە کاملت دەباخ ئەمە منداڵ بووین وەچی وەی بووین ئەو هاتەمەشامان دەکرد لۆ ئەو کەسەی پێشکەشکار بوو ئەو کەسەی کە باسی دەکرد
وای دەکرد سەرنجی بەرامبەر ئەمە زۆربەی عەرەبیەکەمان لەوانە فێر بووین بەرنامەی یعنی ئیفتح یا سمسمی منداڵان ئەمە لەوی فێرە زمانی عەرەبی بوو لەوی فێرە هەندێک شتی پەروەردەیی بوو ڕاست لە جگە لە کاری دۆبلێری تۆ چیتە ناو بواری دەرهێنانی فیلم و هاوکات ئەکتەرێکی زۆری هەم ئەوەنەی کە بە ئەکتەر دەدناسن ئەوەنە بە دۆبلێر لەوانەی جەنابتیان نەناسی شتێکی خۆشم بۆ بژێڕەوە دواتر کۆمەڵک پرسیارم هەیە لە بواری بەرهەمە کوردی یعنی لەنێو فیلمەکان چ شتێکی خۆش فیلمەکانی کاتی تۆمارکردن لەوانەیە جاری دیش باسم کردیەوە جارێکی یەکەم فیلمی سیدی کە سیدی پیاوە بووە و سیدی و شتە پیا بوو خەڵک گرنگی پێدەدا و فیلمی بازاڕی پیا بوو وەڵا برادران هاتنە دوکانەکەم لەکن ماڵێدا نابوو گوتیان کۆرە دەوەرە و فیلان و فیسکەوە و فیلمی دەردەین نەتو ژۆرە کاکە بابچین فیلمی بکەین قازان گوتم باشە کاکە چووی سیناریۆیەکەم نووسیەوە لەسەر زیرانێک بووی کاک شعبانەوە گەڕەشی نەورۆست گوتم کاکە لەسەر جیرانی خراپ چکە هەمیشە لە کارەکانم هەوڵمدایە پەیامەکەم هەبیتن لە کە تەمسیلێک شتێک دەکەم پەیامەکەم هەبی وەڵا گوتە سیناریۆەکەم نووسیەوە پێم گوتنەوە هاوا گوتیان باشە چوین لە ماری کاک ساڵح بێ کەسی لێرە وەسلااوم هەیە بۆ هەمیان ئەوانەی کە بەشداریان کردووە وەڵا لە مالی کاک ساڵح بێ کەسی دەورەکە بوو لەو دەورەی ئەمن جیرانەکی خراپمان کە ڕۆیشتە ماڵەکە ڕۆیشتینە خراپ بووینە ماڵەکی دیاتە جێوان ئەمنیش شەکرۆکەی دەکەمە خێر بەس شەکرۆکەی کە دەکەمە خێر ئەوە چکولێتی کە دەکەمە خێر چکلێتەکان ڕقڕقم دەرم بە چەکوسی بشتێ دکولۆ ڕقە دەرم کاکەەوە دەی بە چەکوسی بشتێنی و زەبخۆی ئەوە یەک دوایە دەبتە ئەو جیرانەی کە تازاتی ئەوەندە شەڕاوینە لەوی پێشترە زۆر خراپتر بووە جا دەرم کاکە من لێرە جەماعەت ئەوە پشت کامیرەیە دەرم ئێستا من لێرە لەو دیمەنەی دێم بەسە دەرگەی دەکەوم کە بەسە دەرگەی کەتم ئەتو لەسەرێ ئەها جێسکەچی لێە گوتم بۆ جێسکەی لەسرمدا باشە یەکسەرم خۆم بەردەدەمەوە وەڵا کاکە دەی ئاکشن وەڵات چوون بە سەدەکەی کانیەوە چێوە چوو سرم برد کرد لەگە دیتم یەک بۆڕیان لە سرمدا کاکە چاوم سپی بوو بروسچی لێ دەداوانی ڕاست هاتمەخوا کوورە گوتمەوە چ بوو وام کردی وام زای سرم لە بۆڕیدایە نەک بۆڕیان لە سرمدا کوورە گوتمەوە بۆڕێ و لۆ بۆڕی ئەوانی ژوا پێ دەکەن کوورە گوتمەوە ئەو بۆڕیت لە سەری مندا گوتی ئەکوورە ئابا هەندێک حەقیقی حەقیقی کوورە گوتم کاکە من سەری منش کرد یەکسەر لێرە کرا و برند بوو بۆقی کردی گوتم کاچی منەوە کو دەبی بە بۆڕی نازانم ئەلەمنیۆم بوو چوو بوو بۆڕێکی ئەستور کاکەوە کو دەبیشتیاوەوە ئەو یەک لەمە سەراتەوە کام بوو ڕبی دەست چیدی یانیان بۆ هەنێک زار کە دەمان بینی دەمان گوت سیناریۆ هەندێک زار بەڕاستیش پێتان دەکات بەڕاستی چەند زار پێ وەڵڵاهی جاری وا هەبووە هونەرمەند هاتیتە سەر مردن یعنی هونەرمەندە بۆ لە کاتی تەمسیلمان کردیا هونەرمەندە بووە هونەرمەندی خستیتە ناو حەوزی ئاوێ على اساس لی دەدا ئەوەی دەکا هونەرمەندەکە دێک کوورە خنکە ئەوەی دەکردێ بڵ کوورە گوتمان بەریدا ئەوە نیە بەری نەدەدا خەریک بوو بخنچێ کوورە گوتمان ڕاگرە ستۆپ دەرمای ئەو برادەرە سینما بوو بخنچێ هەتا دەمەچی ئەو چاوی هەموو سۆر ببوو ئەوکەش هەموو پیس بوو والحاصل یعنی حالەتی زۆر ناخۆشمان بەسەرداهات باشە کاک شعبان لاینی کۆمیدیت گرتە بوو لە هەموو بەرهەمەکانە ڕۆڵی کۆمیدی هەر هەبوو یعنی بۆچی کۆمیدیە بەخۆی کۆمیدیا بە هەم کەسێک ناکرێت بەڵام ئەمە بە حکمی ئەوەی کە بابمان خوا ئافریکا لەگەر مردی حازریان و بینەرانیش قسەی خۆش بوو مەجلیسی خۆش بوو ئەمەش جێگرەوەی بابمان بووین هەموو برایەکانم ئێستا برایەکانم لە من قسەیان زۆر خۆشتر و کۆمیدیترن بەڵام ئەمن ئەو بوارەم هەربژار بەداخەوە توش هاتم ئێستا هونەرمەند نەبامە لەوانەیە چەند باڵەخانەیەکم هەبایە بەس لە نیچوانی ئەو هونەرەی یعنی نەبوومە خاوەن هیچ یعنی ئەو قسەی کە دەیکەی بە تەواوی قەناعەتەوە پێ تەواوی قەناعەتەوە هونەرمەند نەبووە ئێستا وەزعشکەتە بوو لە دڵنیامە لەوەی وەلەو الحەمدولله على كل حال چکەوە قەدەری خوای گەورەیە بەڵام هەندێک جاریش ئینسان بەخۆی عسى أن تكرهوا شيئا فهو خير لكم إن شاء الله بخير بو الحمد بالضبط باشە کاک شعبان لەگەڵەوەی کە جەنابەت لە ترۆپکەی کاری هونەری دابووی بەڵام لە ناکاوێکە تقریبان بزر بووی بە تایبەت لەگەڵ جیلی نوێ باسمان کرد تۆزێک لە ناو سیارەکە باسی هونەرمەند و هونەرمەردمان کرد بەڵام ئامادەنی لەگەڵم گروپانێکی ئێستا هەیە دەست بەکاری نەخێر ئێستا گەر بێت و سیرتان کردوی متابعتان کردوی لە مانجی ڕەمەزان هیچ بەرهەمەکەم نەبوو پاریش وابزانم بەشداریم نەکرد لەبەر ئەوەی
ئەمن کە تەمسیل دەکەم حەز دەکەم پەیامەکەم هەبی ئەو پەیامەشم کە دەیبی یەکەم جار لایەنی ئاینی پێوە دیاربی دوای لایەنی کۆمەڵایەتی لە بۆ هۆشیارکردنەوە و پەروەردەکردنی کۆمەلگاکەی خۆم ئەگەر نا هوەر هەر ئەوە نیە توار پێ بکەنەوە قەشمەریات و شت ڕزامەندی خوا لە لای من پێکەوە بەردەوام دەبین بەڵام باجێمان لە دەنگە خۆشەکەی کائیمات بی دووبارە وەچ پاشەویش شتێکی کە ئەوەی باز دەکەمی کاگەیمادی کە کات خۆی کوی ئەعلانی ژنی نانەویم کردیە ئینشاءڵڵا زۆر باشە کاگەیمات باجێمان لە بەرهەم و سرودێکی تر بێ ئینشاءڵڵا گەڕیدەی عاشقم وێڵی شارانم ڕێبواری سارە گەستەی مارانم بەدوای ئەوینە دڵ پێڕ برینە لە تاو ئەوینە ساو پێر گرینە سرای ئومێدم ڕۆژ بە ڕۆژ داشتێ سەراپا نووری عمرم لێداچێ گۆزای تەمانم ڕۆژ بە ڕۆژ داشتێ سەراپا ئاوی پیریم لێداچێ خەڵوات گەیبوونم تاریک و تانگە دەفی مرادم ماتو بێدانگە خەڵوات گەیژینم تاریک و تانگە شمشاڵی هیوام ماتو بێدانگە سیمام خامۆشە دڵ بۆت پەرۆشە نیگام خامۆشە دڵ بۆت پەرۆشە گڕی ئەوینت بەربووە گیانم سوتاندی ناخ و سەراپا گیانم پشکۆی ئەوین وە بەربۆتە گیانم سوتاندی ناخ و سەراپا ژیانم دەستوساوە خۆش بە کاگەیمات من زۆر جار گوێم لێ دەبێت لە بینەران و بیسەرانت دەڵێن کاگەیمات زیاد دەکرێتەوە لەگەڵ هونەرمەندەکانی تر سەراپای دەنگخۆشی بەوەی کە بەردەوام بەرهەمەکانی زۆرمان هەدارە تەنها وشە پێک وەنانێ بەڵکو هەمووی مانای هەیە ئەوەی جەنابی شەدەوەش کۆمەڵک پەیامی زۆر جوانی تیا بوو دەستوساوە خۆش بێ حەزەکەم لەوە بزانم چێ شعرەکانە زیاتر بۆ دەنووسێ ئایا هەمان سرودت هەیە شعرەکانی خۆت بێ بەخۆی چەند ئەلبومێکم هەیە هەر ئەلبومەک تایبەتمەندی خۆی هەیە لە هەڵبژاردننی شعرەکاندا بیدایەتەکان ئەمن شعرەکان سادەیە بە زۆری بە خۆم نووسیتم بەڵام کە دێە وەسەتی بەرهەمەکان 2005 و 2007 ئەوانە شعری شاعیرەکانی سەردەمی ئێستا هەڵدەبژێرم لەوانە مەسەن شعرەکانی کاک ئاوات ئالانیە شعرەکانی ئەمینیە شعری بەهۆشلێریە هەندێک شعری کلاسیکیشم هەڵبژاردووە لە لایەنی تەسەووفەوە شعرەکانی مەحوی نالی مەسەلەن هێرش مەحموود سەنگەسەری مامۆستا پیرەلاو شعرم لێ هەڵبژاردووە کاک فەرهاد جەوهەر برادۆستی شعریویم هەڵبژاردووە بۆ سوودت لە هەر شعرێکە توزانی بە خزمەت دەکا هەڵبژاردووە بەتەئەکید بەس ئەمن گەڕاوم یعنی لە هەر بەرهەمێکدا زیاتر ئەوانەی کە زۆر کاریگەرن کەلیماتەکان جاروێە شعرەکە قوڵیشە مانادار بۆ بە دوای مانایەکەی داگەڕایم هەتا جاروێ مەسەلەن سروتێ لە 2007 تۆمارم کردووە ئێستا خەڵک مەسەلەن پرسیارم لێ دەکات دەربارەی کەلیماتەکانی هەندێک کەلیمە هەیە بۆ لای خۆم غامز بووە بەڵام بە دوای داگەڕاوم لە مەزەرەکاندا لە فەرهەنگەکاندا بۆی وشەکان ببینمەوە مانایەکەی بەتەواوی ببینمەوە لەوانەشە خەڵک هەبوو مەسەن گلەی هەبوو بە تایبەتی لە ڕوانگەی تەسەووفەوە لەگەر ڕوانگەی سەلەفیەتەوە جاروێ ئیشکالیەتێک دروست دەبێت لە هەڵبژاردننی کەلیماتدا بۆ نمونە مەسەلەن کەلیمەی شاهەنشاه گلەی لەسەر هەبووە بەڵام ئەو شاعرێکە نووسیوێتی بەمانای ئەوەی وەنەگوتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بهێنێتە ڕیزی خودای پەروەردیگار کە بڵێ شای هەموو شایانە
بەس خوددا شای هەموو شایەکانە بەڵام هێندە پێغەمبەری خۆشوی سووە صلی الله علیه وسلم پێی وا بۆ شای هەموو شایەکانی سەردەمی زیانیان شای هەموو شایەکانی دنیای لە کاتێکدا کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هیچ کات وەکو پاشایەک هەڵسوکەوتی نەکردووە بەڵکو ناو سەحابەکاندا وەکو کەسێکی ئاسایی هەڵسوکەوتی کردووە بەڵام لە هەموو مرۆڤەکانیش گەورەتر لە سەر زەوی لەم بەرنمەیە جگە لە کاک شعبان و مامۆستا عیماد میوانێکی ترمان هەیە کە لە ناوەڕاستی هەردووکیانداریشتووە کاک ئەیمەنە دەمەوێت لە زاری کاک شعبانەوە بزانم چۆن بوو ڕاتانگەیان کە ئیماد چۆتە داخوازی ژن کۆتا منداڵیتی بەدزی چوو بوو ژنی مارە کردبوو على ساس کەس نەزانیتن وەڵا بەرنامەی منداڵانمان هەبوو پیرە دوومیەکان ئەوەی دەنجی وا بۆی پێ بەڵێ منداڕە خۆشەویستەکانەوە دیسانە چینی هاتینەوە خزمەتتان دەی هەوزەبتان بینیم تەلەفۆنی بکەن وەڵا گوتیان تەلەفۆنەکان گوتیان مام زۆراب دیار نییە گوتیان ئەرێ کاکە بام پیرە ئەوەلەوە مام زۆراب دیار نییە گوتی وەڵا هەی بەینی خۆمان بیتن مام زۆرا بۆ زۆر ژنێ ماراکات ئەوە بەینی خۆتانە لە شاشەی پەخێزەکان نەگەیاند داخوازیشی بەسییت بێشتان مارەکردن و بەخۆی نازم شەوی مارەکردی میان شەوی بینینەکەی بوو وەڵا ئیدی ڕایگەیان لە تەلەڤیزیۆن سبەینێ بڵاو بوو عالەماتم لە بۆ شیرن و ئەو شتانە شیرنی بخۆن هێشتا گوێنەتان خواردەبوو لە جاشتەکی خۆش بوو باش کاک عیماد لە کاتی دۆبلاشکردن هیوارێکی تری خۆش ئەگەر بەبیرت بی بۆمان بڵێ چ شتێک بوو ینی زۆر خۆش بوو لە ماوکلی شعبان بە دەنجی یاکای دەنجی فیلی دەهات پیرەفیلەکە بوو ناوی هارتی بوو لە ناو دارستانەکەی کە هودنەی ئاوی ڕاگەیان ئەمدە دەنجی فیلی نازەم چی پێ دەێن دەفیلێنی فیقەکەی لێتدا یاکا گوتی ئەوە دەنجی چییە؟ ئەمنیش غەڵەتم کرد لەخوای بڵێم ئەوە دەنجی هارتی پیرەفیلە گوتم وە بزانمەوە دەنجی هارتی فیرەپیلە فیرەپیل دایمە ئەوەکەی داچینە گرمە پیرەفیل نەک فیرەپیل کاک شعبان شتێکی خۆش لە کاتی تەمسیل دووبارە ئەوەی ئەو جارەت بەڕاستی خۆش بەسەرهاتێکی خۆشی ئاوات بەسەرهاتبی ناڵە ئەوە هەر ئەوە بە سەرهات نا بە زۆ هەر لەو ئەوەی لە ماوکلی بوو نازانم شڕیخان بوو چێ بوو ئەمن ئەوە دەوری کەمتیارەکەشم هەبوو کەمتیارەکە نبوو ئەوە تاباکی تاباکی کەسێکی منافق بوو یعنی دوو لە ڕوویدا بوو چی پێدەرێت چەلاو خۆر و لەگا و مەسینە هەڵگر بوو ئەوە بوو کەمتیار بوو کەمتیار بوو وەڵا نازانم شەڕیخان بوو کامە بوو سەپەرۆکەچی لێدا ئەویش کە تاولە لە مەحەدیکە ئەیدا بە کەلکەم شکا گوتی ئای بابە کەلکەم شکا دەبی کەلکەم نەشکابی جا ئەوە لە نەسیدا نەبوو بەس سەپەرۆکەچی لێ دا دەکەوتە و لای غار دەدا قڕم بەسەری دەبی کەلکەم نەشکابی دەستان خۆش بێ بەڵام لە حەزەکەم شتێکی تەمسیل ناوەڵە لە ئەفلام کارتۆنی گڵاندایزەر ئەڵلقێکمان هەلو بە خۆشی ئەوە کردە سبرێ باشە ئەوە دەمان هیچی لۆ نەنووسرایەوە دەمەشای ئەفلام کارتۆنەکەی دەکە قسەی دەگە خۆی کرد بە وحشەکەی ڤێگەی کوجی لە من پێی خۆی نابوو وتی گڵاندایزەریشان لەو لێڕە وتی دایسکی دەی بە خۆشی و گراندایزەرەمان پێشکەشکە گەنا کوجیوا لەم پێمەوەی هوەشی چیپانێکەوە نازەمەچ تەماتەی بوو نازەمەچیانزیری پای دەکەم دەرێتە دایسکی چێ لۆ گراندایزەرەمانادێ لە خۆتی تەکسی نەفەرادیش بکەین لە شێخ لە شێغەڵە ئەوە لە مەسەلەی تەمسیلی ئەوە جارێکی جا ئەو کە دەچینە گوندانەمە بەڕاستی یعنی لە گوندی دایمە ئێستا ژەنە شاری زۆرمان هەیە گەڕەکە شعبیەکان ئاودەستیان هەپەردەی پێ دەرکەی پێوە نییە کەسە گوشە چیان پێوە کردیا وا دەسی بەکەن ئاودەستیدا برام کوی باشی لەبەرەوەی لەگە بای ئەو ئەوشتەوە دەبی ئەو گوش وشتە لا دەچی پەڕۆک مەڕۆکە لە گوندە نابی سەلامی جواب دێەوە کورە هێز غاریان تەوزیع دەکرد نازانم لە سلێمانی و لە مزگەفتەکەی ئەوەی نەوی بوو براچ خۆمان ئەو کاتی لەوێ بوون گوتی زغارەی دەچێشا ئەوهای کردی عیبەیە نەداتەوی تەنیشتی گوتی زغارەتشی تەقدیمی و کرد بام دەچێشی چ زغارەکە ئەوە نازانم چێ وەڵحاسب
ئەوە لە گوندە چ تەمسیلمان کرد و ئەمنیش قۆڵۆنم هەبوو کورە نازام چم خوارد چەور بوو ژانە زگم کرد وڵا ژانە زگم کرد گوتم ئەرێ جەماعەت کورە بە قورئان زگم گەلک دێشیتن ئەوە توالێتیان لە چێن دەرێ گوتیان وڵا کورە پێیان برێ ئەرە کاک فیلان توالێتتان لە چێ گوتی وەڵا کاک شعبانە هەرچوویە دەرێ هەندێک بڕۆ ئەو لای لەو لای توالێتی لێیە لەکرد نازان بریشک و قاز و شلوچ بوو وەڵام نیش چوم دیتەمە کۆرە هەر کەچەک بەناو توالێت بوو کەسان بە بلۆکی هەندێک ئەویان کرده بوو هەموو شڕشە پڕێ بوو هەمیشتانگا بوو زۆر وڵا هەرچوومە ژۆرە زەنگە زۆرە گوتی بە خێر بێ کاکە کورەهام کردی هێلانەی زەنگە زۆرەی لە ژۆرێ بوو هەرێ دانە نیشتم هەراتم بەکڕی لە فکرم چەوە هەراتم چوومە ژۆرە دانیشتم و بەسە خۆم نینە خۆ نارم لە زەنگە زۆرەی دەترسێم وڵا چوم دانیشتم پاشە من یەکان گوتی توێ چێن دەرێ لە چێن دەربوو کورە گوتمان نەمگۆ زەنگە زۆرەی لێ سوو بلێن دەر لە ژێرە دانیشت بوو وای کرێ لەگەر تەمەشا هەباوە هێشتا توونی نەکرد بۆ هەراتوو هاتەکەنەوە کورگوتێت تو لۆ بەم نەکۆ سینما بوو دە زەنگە زۆرە پێم وەدا وڵی برا من حاجەتی خۆمە بەجێ نەگەیاندیە ئارە وەڵا گوتم وەڵا برام گوتم بابچی بەڵکو بە لەسە خێران بەتووە دەر زۆر زاریشە بوو لە ناو تەمسیلی دەدیت ئەمە دەمگۆ بڕۆ نەنگۆیشی خۆتان بکەن کەی نەگەیشتە دەوری من بانگم بکەن ئەوان دەچوون کاکە تەمسیل وشتیان دەکرد زاری وها بوو لە کنیان بوو کۆردەم گوت تاوە 100,000 دووبارەی دەکەنەوە ڕاز دەچوم لە لایەکی لە خۆم لێم پاردەداوە دەنووسم وڵا دەچوم دەنووسم ئەوانە کورە شعبان لە چییە کوری کاکە شعبان کا لە چێە ئەبلیشە خەوم لێکەتە لە ناکاو داهاتن کورەوەتەوە لێرە هێنووسیا لەو پەنە فلیمی دەبنا عسکەرەت و کاک ئەوەنە کاگا بوو پان خیواری زۆر خۆشی تێدایە ئەو فلیمێک بە تایبەت کە هەردووکتان دەسنات پۆلیسیوان حەزم لێ شتێکمان لەوی لۆ باسکەی ئەوە نامەکە خۆشە خۆی زیاتر نامەکە لەو فلیمەی خۆشە ئەوە کاکشاخەوان کاکەمەم کە دەرهێنەرەکە ناسراوە گوتی لە بەوەی وەزن و قافیە تەوازونێک دروستبی کە کاگعبوو لە خوارێ ئەو عاشقاتی دەکرد بە تەلەفۆنی قسەی لەگەڵ چان دەکرد برادری هەبوو گوتیە توش لێرە با تەوازنێک دروست بێت توش لێرە شتێک دروست کە گوتم کورە ئەمە هەردووکمان گەنجین براشین بڵێ ینی هەندێکەوەی هەرە پاسین ئەمنی شەر عاشقاتی دەکەم بەزی من بانەوە عاچیدی بیتن ئی من کووە گوتم ئەو سینناریۆیان بدێ گوتی خەچ دەکەی بزانام چ دەکەی گوتم ئەتۆ حەقت نەبینا لە بەرامبەرم کامیرەی دانێتەوە گوتی باشە وەڵا کامیرەی لە دەستی گرت و ئەمیش ئەوەکەم لێوە گرت لاپەڕەکان سینناریۆ دەقەکەم لێوە گرت و گوتم بڕۆ وەڵا گوتم شعبانجان ئەتوو لە تەماتەی سۆرتری لە شەعربەناتی خۆشتری لە قەمەرۆکە شەکرۆکەکان شیرنتری لە تەرۆزی درێژتری لە شفتی بەدنکتری لە گندۆرەی دێمەکارتری شەعبانجان نیو چارێک ماچت دەکەم کە نیو چەوانت ماچ دەکەم ئەوە دەبینم ئەوجۆ تەبعاان هەتا ئێرە نەهاتم هەتا نیوەشی نەهاتە بووم کاک شاخوانە جە پێ دەکەنی گوتم کاکە وەکو دەبی ئەوگوتی ڕاوە ڕەحمەتی خوات لێبی گوتی ئەو ستاندەی بینن داینا ئەو جا خۆی پێ نەگیرا ئیتر بەڕاستی ئەوانە زۆر خۆش من جا بابیان لە خوارێ مام حەیدەر کورە شەعبان ئەبۆ وەرن کوڕم جاکم لە بۆ لێنێن ئەوی شەر عاشقاتی دەکرد پیرەمێرد وەڵا ئیتر کوڕە گوتمان دەبڕۆ کاکە چاکەی لە خۆت لێنێتەوە ئەو دەگوت بڕۆ دەگوت بڕۆ حاصل چوو بوو غازی هەر کردبەوە دوایەکەش سەرخەچی لێدا بوو ئەوە تەقی جا ئاگری دەگریتن ئەمە نەمانتوانی ئاگرەکە دروستکەین لەبەرەوەی تەکلیفەی دەویست و کۆمپیوتەر وەشتانەش نەبوو کاتیەوە دروستکەین کورەگوتی وەرە شەم ئام بابم ئاگری گرتی وەرە کورەگوتە بۆنی کە بابێ کاکە گوتی کورە بابمانەوە دەستێتن جامە لەوێ کە دەچین ئەمن دەمگۆ کورە گوناگونا دووسێ خاکە ناسی لەسەری دە بە قوڕانش تاگری پێوە مایە دوای بەس هەندێک جارەمە کە تەمسیل دەکەین هەندێک شتێ لۆمان ناڕەخسێ بە نقستانی دەیکەین بەزوە دەکەین لە هەمان کاتدا مەعنا واتاچی تەواو بداتە بینەر دەگەڕێمەوە لای بەرهەمەکانتان حەزەکەم لە کاکی مات بپرسم
کاگیمات ماوەیەکە ینی کەمتر بەرهەمی سرودی ئاینی دەبیندرێ بەگشتی لە هونەرمەندەکان وە لە جەنابتیش بە هەمان شێوەکە لەلاتم حەزەکەم هۆکارەکەی بۆ بینەرانمان ڕوونکەیتەوە. بڵێ وڵی زۆربەی زۆری هونەرمەندان دەفام ئەمن لێرەوە ینی بەناوی ئەوانش قسەی بکەم کە لایەنی مادیەکە زۆر کاریگەری هەبوو لەسەر تەزیل نەکردنی سرودەکان بە حکمەوەی 6 ساڵێکە قەیرانی دارایی وڵاتەکەمانی گرتۆتەوە ینی قەیرانەکەیان بەسەردا سەپاندوین کە هونەرمەندانیش لی بێبەش نەبوون هونەرمەندان هەریەکەی مەسەن ماڵ و عایلە و کە سوکاری خۆی هەیە پێویستی بە بژێوی ژیان هەیە ئەوش بە شەرێکە پێویستی بۆ هەیە کە کار و کەسابەت و ئەو بابەتانە بکات جا بۆچی خدر لۆبیا فرۆشی دێ ئەو کابرا غارداتە لۆبیای یان غارداتە سرودیوانە ناچارە مەسەن ئیشەکەی هەڵبژاردی لەوەی بژێوی ژیانەکەی بسوڕێ سرودەکان جارێ دەست بەرداری بی لایەنە مادیەکە دەرەجەیەکە خاوبوونەوەیکیش بە عام هەیە لە هونەرمەندان بەڵام ئێمە لە مەڵبەندی سی کۆمەڵی دادگەری من بەشێکم وەرگرتووە کە بەشی هونەری پێ دەڵێن لە ناو بەشە ڕاگەیاندنەکەی زۆر پێتەکە بەنیازین کە هەرچەندە بەدەستی بەتاڵیش هاتیینە ناو ئەو قەزیە بەڵام ئینسان ئەگەر حەزمی جەزم کە و پشت بەخوای پەروەردگار بەستێ وەکو ساڵانی ڕابردوو بە تاکید شت دەبێ و دەتوانی شت بکەی بە تایبەتی مەسەن بۆ هونەرمەندان ئەگە ستۆدیۆیەک بەرهەم بێ پارەیەکی باش دەگەڕێتەوە لەوەی کاتو لە ستۆدیۆی خارجی مەسەن شت تەزیل بکەی ستۆدیۆی خۆت دەبێ هونەرمەندانیش کەم و زۆر تێیدا کۆ دەکرێنەوە جا بەنیازین لە داهاتوودا ئینشاءڵڵە کارێک لەسەر ئەوە بکەین کە بە تایبەتی لەو بەشێکە شاری هەولێر هونەرمەندان کۆ بکەینەوە نەک هەر هونەرمەندانی سرود بێژ بەنیازین هەتا ئەوانێک کە دراما و تەمسیلیش دەکەن لە بواری شانۆدا بە تایبەتی هونەرمەندانی ئیسلامی بیاهینەوە سەر ساحەکەی یان ئەو هونەرمەندانێکە خۆش نووسن یان هونەرمەندی وێنە چێشن یان هەر بوارێکی دیکەی هونەری کۆیان بکەینەوە کۆرسی مینار دەورات بکەینەوە شۆزێک پارە بە ئیشەکان بدەینەوە و گەرم و گوڕیان بکەین جەژنانەکەمان خۆش بوو بەڵام کاتمان زۆر کەمە حەزەکەم کاگیمات بە کورتی جگە لە بەهرەی سرودەکەت کە زۆربەی خەڵک بینیوێتی بەهرەی کاری دوبلێریەکەتم پێ بڵێ لە ماوەی کەمتر لە دەقەیەکە بە چەند دەنگی قسەم بۆ بکەی جا هەر حیوارێک کە خۆت پێت خۆشە فەرموو مەسەلەن دەنجی حیکمەتی براکانم لێم ببورن قەڵایەوە چۆمان لە دەستدا ئەوە شێوازی دەنجیوی بوو کە بە دەنجی باگێڕاش هەر ئەو شێوازە دەنگەم ئەوە کردبوو دەنجی شاوی سەرکردە شاویان سەرکردە تانک شۆ لە دۆبلاجی عینن هەڵۆکانی زەوی ئەمنیش چۆ بوو لۆبۆ ئەسپی سوور پێشکەش بە تۆ بێ هێرش بکە بۆ سەر عەبدوڕەحمان و دار و دەستەکەی ئەوە دەنجی تانک شۆی بوو دەنجی عەبدوڕەحمانم وەگرتە بوو براکانم ئێمە کۆمەڵێکین هەوڵ دەدەین بۆ ئەوەی دادپەروەری و ئاشتی و ئاشتەوایی لە نێو خەڵکدا بڵاو بکەینەوە ئەو بە دەنجی تەبیعی خۆم بوو مەسەن دەنجی منداڵ و ئەو شتانەم بینیە بۆ نمونە ئەی پیاوازە کە حیکمەت تۆ زۆر ئازای لێیان دەبیە کوژە ئەوە شێوازی دەنجی منداڵان بوو شێوازی دەنجی کۆمیدیشمان هەبوو مەسەلەن بۆ نمونە شێوازی وەکو دەنجی ڕیوی ڕێکسەوانە شتێکم بۆ بڵێ قڕ بە سەری نازم ئێستا شتێکم حیوارەکە دەبێت بەس شێوازی کۆمیدی بەو شێوە یعنی کاتێک کەسێکی جێژ و وێڕایە مەسەلەن شتەچی دیش کاک عیمادیش قسەی دەکات شتەچی دیشێ ئەمە زیاتر کو دەچینە ناو دەورەکان کە ڤیدیۆەکە لە بەرامبەر لەگە شکلی ئینسانەکەی دەنگەکەی دەگۆڕێ بەخوای لە بیرم نییە 24 ساڵ پێشێستا بوو لە بیرم نییە باشە حەزەکەم بزانم کاک شابان مامۆستا باسی کرد ئەوان دەستیان پێکردوەوە کە ئینشاءڵڵا دووبارە بەرهەمی باشتر لەوەی کە پێشتریان کردی دووبارە بێنەوە ساحەکە هیچ ئومێدێکت بەوە هەیە کە دووبارە هەمان ئەم گروپانەی کە جاران خزمەتیان کردووە جارێکی تر بێنەوە ساحەکە و بە کوالێتی باشتر و بەرهەمی باشتر خزمەت بکەن
بەخوای وەکو کاعیماد گوتی لەبەر ئەوەی ئەمە لایەنە مادیەکە لۆمە زۆر گرنگە بژێوی ژیانمان چکە ئێستا من وەکو شخصی خۆم هیچ مەعاش خۆر نیمە برێ هیچ مەعاشێکم نییە بە کار و کاسبی ڕۆژانم مەسەلەن بەڕێوە دەچم کاسبی دەکەم هەموو کارێکی هوەریش ناکەم بەڵام لەگەر ئەوەشدا بەڵێ ئومێدم هەیە و ئینشاءڵڵا هەر شتێک ئەوەی بە من بکرێ بە تایبەتیش لە بۆ خزمەتکردنی ئیسلام ئەوە یعنی سرم پێوەتی پۆستێکم کردبوو گوتم کاک شعبان میوانمە برادێک گوتی نووسی بووی نووسیوی بەس بزانم چۆن چاوی خۆی و هەدە سوڕێنی لە فلیمان زۆر پێم وەزی بۆ چاوی بگوت بەشتاکی بەسیتە خۆ بە هەموو کەساکی ناکرێت ئەوجا شتەکەت بالۆ بژێڕمەوە کاتی خۆی تەمسیلێکمان کرد حاجی کەریم هاتبوو ئەرزاقی وەگرێ من بایع بووم مواد غیزایم تەوزیع دەکرد حاجی کەریمیش هاتبوو ئەرزاقی وەگری ئەوجا و کاتی بەس سابوون بوو نۆک بوو نازان چ بوو حاجی کەریم هات وەڵا ئەوە لە نەسیدانیە حاجی کەریم هات بە گەرم و گوڕەوە ئەرزاقی وەگری وەڵا ئەمریش گوتی کە تەمەشا تەمەشتخواوەش سابوونە کەگوتم حاجەت پێشتری بۆن تەگەن لێ هاتێکە لە من ئێستا کە باش لێ بۆ سابوونی خۆش گوتی کاکە ڕاو حای بردم گوتیەوە چییە بۆن تەگەن دێنە کوتەبیەوە دوای شەر دامان ناگوتم کوورە کاکە خۆشە خۆش دێگەڕ گوتی دەی کورە وەڵا هێ شعبانە هەموویش نازانم لە یشێ دەکاتن گوتیان جەماعەت گوتیان کوورە کاکە زۆر خۆشە کاک مزەفەر مسەوەڕ بوو گوتی وەڵڵاهی خۆش ئەو پسابوو لە پێکەینا گوتی لۆ تو خۆشە بەس بۆم دەرێ بۆن دەستان خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووین بەرنامەکەتان خۆشکردین پێم وابێت جەژنانەکەتان ڕازاندینەوە بە وتانەتان کاریمات بە کورتی کۆتا پەیامەت خی گەورە پاداشتان بداتەوە بە خێراتنتان دەکەین سوپاسی و برا بە ڕێزانەمان دەکەین لە پشت کامێرا وەکو سەربازی ون کە لە ئەسنای بەرنمەکەی مەدانیشتن و قسەی خۆشمان کرد و پێکەین بەڵامەوان هەر بە پێوە بوون دیارە جێگای دەستخۆشیە کە ئەو گەنجەمان دوونە ناسانە بتوانن وێنەی و ڤیددیوی ئێمە بگوازن خۆش بەڕێز خی گەورە پاداشتیان بداتەوە دوپیام ئەوەیە کە دەڵێم خدای پەروەردیگار ئینشاءڵڵا وامان لێ دەکات ئیستیقامەمان دەبێت لەسەر ئەو دینە باشمان هێناوە ئەلحەمدولیلا لە داهاتوودا خی پەروەردیگار وامان لێ بکە کە باشتریش پەیامەکەی بگەینێ سەر و بە گوروتینەوە بتوانین خزمەت بە دین و ژینی ئەو میلەتە بکەین زۆر سپاس ئینشاءڵڵا کۆتا پەیامی کاک شعبان بە هیوای ئەوەم کەوا خوای گەورە چۆن پێشترێ یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێست بووین خوای گەورە بە هەمان شێوەمان گەڕێنەوە سەر ئەوەی کەوا هەموو خەممان ئەوە بی دینەکەی سەر بخەین و ملەتەکەی خۆمان سەر بخەین و دابوونەریت و کولتوری وڵاتی خۆمان بپارێزین ئەجمعین زۆر دەکەم و سپاسی و برادرە بە ڕێزان زۆر سپاس بۆی سپاس بۆ میوانداریت مامۆسایمات خۆشحاڵبووین کە ئەو دەرفەتت پێداین لە ماڵەوە زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ قبولکردنی میوانداریەکەت کاک شعبان و بەبیرهێنانەوەی و بەسەراتە خۆشەوانە بەڵێ زان و خۆشەویستان بەمەندازەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەی جەژنانە بۆ هیوایم هەر لە جەژن و خۆشی و شادیدا بن بەخوای گەورەتان دەسپێرین سپاردەی خوا بن.